بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئامار و کار و چالاکی و خزمەتگوزاری تەندروستی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا خستە ڕوو. میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند سەرباری ئەو دۆخەی ڕوبەڕووی هەرێم بۆتەوە بە تایبەت قەیرانی دارایی، بەڵام خزمەتگوزاری تەندروستی باوکاری پزیشکان و کارمەندان و چەندین کەسایەتی و کۆمپانیا بەردەوام بووە. ئەمە ساڵی 2016 خزمەتگوزاری تەندروستی وەکو ساڵی 2015 مایەوە، واتە لە پێش قەیرانەکە چۆن خزمەت بە خەڵکی شاری سلێمانی کرا، لەم قەیرانە ئابووریە و لەم وەزع سیاسی و ناکۆچی کە ئێستا هەیە لە شاری سلێمانی خزمەتگوزاری هەروەکو خۆی مایەوە. لەم قەیرانە داراییە کەسایەتێکی سیاسی مەسەلەن وەکو هێرۆخان هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە تا ئێستا بتوانین لەسەر پێی خۆمان بین، جگە لە هاوکاری حکومەت و جگە لەو هاوکاریانەی کە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی ئەندێک کۆمپانیا قەیوانیەکێک بە لەو کۆمپانیانی کە هەستی بە مەسئولیت کردووە کە هاوکاری ئێمە بێ. بۆیە بۆ ساڵی ئایندە هەر بەرپرسێکی حیزبی لە هەر حیزبێک بێ ئێمە مەمنونین کە هاوکاری نەخۆشێک بکە لە خەستەخانەی مناڵان، هاوکاری نەخۆشێک بکە لە نەخۆشخانەی هیوا و هاوکاریمان بکە. هەر لە کۆنگرەکەدا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند لەم ساڵدا 5 ملیۆن هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانیان کردو و چارەسەر کراون، لەو ژمارەیەش 44 هەزاریان نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە. 5 ملیۆن و 500 هەزار کەس سەردانی نەخۆشخانەکانی شاری سلێمانیان کردووە. ڕاستە عەدەدی هاوڵاتیانی شاری سلێمانی 2 ملیۆن کەسە، بەڵام 5 ملیۆن کەس سەردانی کردوین، واتە خەڵکێکە بووە دوو جار سێ سەردانی نەخۆشخانەی کردووە. لە نەخۆشخانەکانی ناو شار نزیکەی 250 هەزار کەس داخلی نەخۆشخانە کراوە لە پارێزگای سلێمانی و لە دەربەنیخان و لە پێنجوێن و چەمچەماڵ 44734 نەشتەرگەری کراوە. 26 هەزار پێشمەرگە لەلایەن نەخۆشخانەکانی شاری سلێمانی و تیمەکانی بەریەکانی جەنگەوە جێبەجێ کراوە. سێ مەڵبەندی تەندروستی بۆ هێزی پێشمەرگە دروست کراوە لە ساڵی 2016 لە داقوق، لە دووسفورمات و لە هێزەکانی پشتیوانی دوو. ئێمە ئەم ساڵ 12 زەرعی مۆخمان کردووە و ئێستا 5 نەخۆشی تر خەریکە زەرعی مۆخی بۆکرێت. لە نەخۆشخانەی هیوا 1900 نەخۆشی تازە تەشخیص کراوە کە نەخۆشی شێرپەنجیان هەیە. تەنها لە نەخۆشخانەی ویلادە 17433 مناڵ لەدایک بووە. دەمەتخەرمان داخستووە، مەتخەری دەرمان کە لەسەر ئەوەی کە دەرمانەکانیان فەحسی نەبووە، واتە پەیپەری شەریکەی پێ نەبووە. 6 سەیدەلیەمان داخست. گرنگیدان بە کەرتی تەندروستی و زیاتر بەرەو پێشبردننی و دابینکردنی پێداویستی و چارەسەری پزیشکی لەم دۆخەی ئێستادا پزیشکان و پسپۆڕانی تەندروستی سلێمانی بە گرنگی دەزان و داوایان کرد لە ساڵی نوێدا حکوومەتی هەرێم کاری جددی بکات بۆ تەواوکردن و دروستکردنی ئەو 6 نەخۆشخانەی کە بڕیار بوو لە پارێزگای سلێمانی دروست بکرێت، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە لە ئێستادا کارەکانی ڕاگیراوە. هێمن کەمال، کەناڵی کورسات، سلێمانی.